پێناسەی شەرعی لە ئیسلامە پێناسەکەی ئەمەیە پێناسەی جۆرا و جۆر کراوە من دوو پێناسەم بۆ هەڵبژاردنێکیانە فەرمێ بریتیە لە ڕێکخستنی کاروباری ئومەت و تەنزیمکردنی ئیش و کارەکان بە جۆرێ لەگەڵ بنەماکانی شریعەتی ئیسلامە بنەما گشتیەکانی شریعەتی ئیسلامە یەک بگرێتەوە با لە سەر یەکەیەکەی ئەو شتانە ئایەتێک حەدیسێکی لەسەر نەبێ بەمەرجێ لەگەڵ بنەما گشتیەکان و دەلیلە کولیەکانی ئیسلامە پێچەوانە نەبێ ڕێخستنی کاروباری دنیای خەڵک بە پێی ئیسلام ئەوە سیاسەتی شەرعی پێناسەیەکی ترەوەی ئەڵێ ڕێخستنی کاروباری دەوڵەت لەو شتانە کە نەسی لەسەر نییە بەڵام بە پێی زەمەن و زروف ئەگۆڕێ بەمەرجێ لەگەڵ ڕوح و کولیاتی ئیسلامە یەک بگرێتەوە ئەوە سیاسی شەرعی یعنی ئەم دوو پێناسەکەیان جیاوازەکەنەوە یەکیان باسی ئومەتەکە کاروباری ئومەت یەکیان باسی دەوڵەتەکە کە لەوانەیە لە نەتیجە هەر یەک شتکە بۆیە نەتیجەکە ئەبێ بەوە سیاسەتی شەرعی بریتیە لەوەی هەر حکمێ هەر نیزامێ لە دەوڵەتە بەرژەوەندی و مەسلحەتی خەڵکەکان تەحقیقکە زەرەر و زیانیان لێ دوور خاتەوە ئەوە سیاسەی شەرعیە چونکە وەکو یەکێک لە زانایانە فەرمێ لە هەر کوێ مەسلحەت تەحقیق بوو فەثەمە شەرع الله ئەوە شەرعی خوا لەوێ هەر کوێ مەسلحەت تەحقیق بوو چونکە هیچ شتێک نییە مەسلحەت و بەرژەوەندی تیابێ و ئیسلام ئەمری پێ نەکرد بێ هیچ شتێک نییە زەرەر و زیانی تیابێ و ئیسلام قەدەغە و حرامی نەکرد بێ لەبەرەوە بە کورتی هەر شتێ مەسلحەت و بەرژەوەندی بێ و بنەما ئەساسیەکان کە پارێزگاری لە گیان و ماڵ و نەفس و عیرز و عەقڵ و دینە ئەمانە تەحقیقکە ئەوە سیاسی شەرعی بەڵام وەکو عەرزم کردن سیاسی شەرعی چەمکەکانی زۆرە باسی حاکمەکە باسی شەعبەکە باسی ئەحکامەکانەکە باسی مەسائیلی مالیە مەسائیلی ئەمن و ئاسایشە مەسائیلی دەستور و بنەماکانی قانونە ئەمانە هەمووی ئەگرێتەوە کە هەمووشی تەفریعاتی زۆری لێ ئەبێتەوە باسی عەلاقەی حاکم و مەحکومە باسی حڕیات و ئازادیەکانە ئەمانە هەمووی چەمکی سیاسی شەرعی بێمە سەرەوە ئەساس و بنەماکانی سیاسی شەرعی چین کۆمەڵێک بنەما کۆمەڵێ مەبادیئمان هەیە بۆ سیاسی شەرعی کە زۆرن من هەندێکیان کە گرنگترینیانە عەرزی ئەوە یەکەم الحاکمیەت لله ولشریعەتی ئەبێ بڕیار و حکم لە کاروباری ژیانی خەڵک و دنیای خەڵکە خوا بیدا شریعەتەکەی خوا کە قورئانە و کە سنەتی پێغەمبەریش صلی الله علیه وسلم کە قورئان و خوای گەورە خۆی ڕێگەی پێغەمبەری داوە ئەوە تا هەر کاتێ شریعەتی خوا حاکم بێ خەڵک ئاسوودە بێ عەدل تەحقیقە بێ زەرەر و زیان لە خەڵک دوورەکەوێتەوە بۆیە قورئانە فەرمێ ئەفە حوکمە الجاهلیەتی یەبغون ئێوە حکمی جاهلیتان ئەوێ ومن أحسن من الله حكما لقوم يوقنون كي هي حكمي لخوا چاکتر بێ چاکترین حکمی خوایە بۆیە سەیرەکەی لە مێژووە بڕۆ بگەڕێ ئەو سەردەمانەی کە حکمی خوا و شریعەتی خوا حاکم بووە بەختەوەرترین قۆناغی مێژوو بۆ مرۆڤەکان ئەو مەرحەلانش کە ڕەئسمالی شووعیەت مارکسیەت حاکم بووە هەرچی نەکبەتی و شەڕ و شۆڕ و ئاژاوە و ناعەدالەتی و زوڵم و ستەم هەیە بە زۆری ڕووی داوە لەو مێژوانە ئێمە زۆر جار وا چووەتە زیهن و عەقڵمانەوە عیبادەت یعنی هەر نوێژ و حەج و زەکات و سەرفیترە و قورئان خوێندن و قوربانی و ئەمانە ئەوانە عیبادەتن بەڵام عیبادەت هەر ئەوانە نییە ئەسڵەن حاکمیەت و حکمڕانێتی گەورەترین عیبادەتە پێغەمبەری خوا لە حەدیثێکە ئەفەرمێ صلی الله علیه وسلم يوم من إمام عادل خير من عبادة 60 سنة یەک ڕۆژ کاربەدەست و حاکمێک ڕئیس دەوڵەتێک بە عەدالەت حکم بکە لە عیبادەتی 60 ساڵ خێرترە بۆ چونکەم حاکمە خێرەکەی هەموو شەعب و میلەت ئەگرێتەوە بەڵام یەکێ بۆ خۆی شەو نوێژەکە ڕۆژوو ئەگرێ قورئانە خوێنێ ئیسفادەی بەس بۆ خۆی هەیە بۆیە کاتێکیش باسی ئەو حەوت تاقمەکە کە لە ژێر سێبەری عەرشان سەبعة يظلهم الله في ظله یەکەمیان ئەفەرمێ إمام عادل إمام عادل خاڵی دووەم السلطان للأمة ئەمە حاکمیەت و بڕیار و قەرار هی خوایە بۆ شەریعەت و یاساکەیەتی بەڵام
دەسەڵات هی گەلە. دەسەڵات هی گەلە یعنی چی؟ یعنی گەل ئازادە سەرپشکە لەوە کێ ئەکاتە کار بەدەست بۆ تەطبیقی شەرعی خوا. کێ باشتر شەرعی خوا جێبەجێ ئەکا و بەڕێوەی ئەبا و عملی پێەکە؟ شعب و میلەت ئازادە. کێ ئەکاتە خەلیفە، کێ بکاتە کار بەدەست، کێ ئەکاتە سەرۆک، کێ ئەکاتە دەمڕاست بەڕێوەبەری لەسەر ئاسی شارەکان، لەسەر ئاسی ئەو چەند بەشەی کەواوکو لیژنەی بەشی تەنفیزی و تەشریعی و قەزائیە. ئەوە میلەت لەوە ئازادە کێدانێ، کێ شیاوترە، کێ لەبارترە، کێ گونجاوترە. بەڵام سیادەهی شەرع. ئەوەتە قورئان فەرمێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خوای گەورە ئەمرتان پێکە ئەمانەتەکان بدەنە دەستی خاوەنەکانی. وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. ئەگەر حکم و دادوەریشتان کرد لە نێوان خەڵکا بە دادگەرانە حکم بکەن. إن الله نعم ما يعظكم به إن الله كان سميعا بصيرا. ئیمامی تەبەریە فەرمێ ڕاستتر قسە ئەوەیە کە بڵێ مەبەست بەم ئەمانەتی گشتیە، یعنی کاروباری خەڵک بدرێتە دەستی بەرپرسە شیاوەکان. بۆیە پێغەمبەری خۆش لە حەدیثێکە کە ئەبوو هورەیرە گێڕتەوە فەرمێ وتارێدا پیاوێک پرسیاری کرد، ئەعرابیەک باسی قیامەتوانەی کرد کێبێ. پێغەمبەری خوا فەرمی فإذا ضيعت الأمانة فانتظر الساعة. ئەگەر ئەمانەت ضایع کرا و لە کیس چوو ئیتر چاوەڕوانی قیامەت بکە. ئەعرابیەکەوتی كيف إضاعتها؟ چۆن ئیضاعی ئەمانەت چۆنە بێ پێغەمبەری خوا؟ قال إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة. کاروبار درا بەدەستی کەسێک و شیا و شایستە نییە چاوەڕوانی قیامەت. ئەوتە بە پێغەمبەر ئەڵێن ما نراك اتبعك إلا الذين هم أراذلنا بادئ الرأي. نابینن شوێن تۆکەوت بێ ئەم خەڵکە فەقیر و لات و لوت و هەژارەکان نەبێ. وە قوڕێژ وتیان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم تو ئەم عەبد و کۆی لەو شتانە دەرکە، ئێمە دین موسڵمانە بین و با ئێمە قسەت لەگەڵا بکەین، ئێمە مەجلیس ئێمە جیاکە لەوانە. بۆی خوای گەورە عیتابی لە پێغەمبەر کرد کە نابێشتی وا بکە. ئەوەتە قورئان فەرمێ إن الله يأمركم بالعدل والإحسان وإيتاء ذي القربى تا کۆتای ئاەتەکە. خوا ئەمر بە عەدلەکە. لەوەش زیاتر عەدل ئەوەنە گرنگە تۆ حتا ئەگەر ڕقت لە خەڵکێ بوو، ڕقی نەفسی شەخسی عەقیدەیی، ئەگەر حکم و دادوەری ئەو کەسە هاتە بەردەستی تۆ یا تۆ شایەتی بوویتە شایەتیایە، ئەبێ بە عەدل حکم بکەی، بە عەدل شایەتی بی. ئەوەتە قورئان فەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى. ڕق و کینە و ناحەزیتان بەرامبەر بە خەڵکێ واتان لێ نەکا ئێوە عەدل نەبن لە بەرامبەریانە، عەدل بن، ئەوە نزیکە لە تەقواوە، دادگەر بن. کابرایە دینەکەی و خۆش ناوێ، عەقیدە و بیر و باوەڕی بەس کێشەیەکی تۆ حاکمێ بێ بە عەدل حکم بکەی. نابێ موسڵمانێک و بێدینێک بوون حکم بۆ موسڵمانەکە بی، ئیتر ئەگەر حەقی بێدینەکەش بوو نە، عەدل چێ بێت وا حکم بی. ئەوە لابە لە مێشتا کە تۆ ئەو کابرا موسڵمان نیە، ئەو کابرا کێشەیەکی هەیە، مافێکی هەیە، شکاتی لە موسڵمانێکەیە. مەبدەیەکی تر شورایە، ڕاوێژە. مەبدەیەکی تری سیاسی شەرعی کە لەسەری دامەزاوە ڕاوێژە. ڕاوێژ یعنی ئەوەی کوا کاربەدەسان پرسوڕا بە خەڵکی شارەزا بکەن یا پرسوڕا بە میلەت بکەن لەو شتانە کە برژەوەندی هەموو میلەتە و پەیوەندی بە هەموو میلەتەوە هەیە، یا پرسوڕا بە کەسانی پسپۆڕ و شارەزا بکەن لە بوارێکە کە پرسوڕا و ڕاوێژیەوێ. و هیچ کات کاربەدەسەکان خەلیفە، ئەمیرەلموئمینین، ڕەیسی دەوڵەت، ڕەیسی وەحدەی ئیداری خودڕەوانە و تاگڕەوانە بڕیار نەدا. ئەوەتە ئێمە دوو ئاەتی پیرۆزمان هەیە لە قورئانە. یەکەمیانە فەرمێ وەشاورهم فی الأمر فإذا عزمت فتوكل على الله. مشاورە بە موسڵمانان کە بە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم. اینجا کە هاتیتە سەرەوە بڕیارەکە بدە، عەزم بۆ دروست بوو کە کامە ڕاستە بڕیار بە. تەبەن ئەو ئاەتە لە سوورەتی ئالی عیمرانایە، ئەگەر بە هەڵەدا نەچووبم لەو کاتا بوو ئەمە لە غەزای ئوحودا دوای ئەوەی کەوا موسڵمانان پێغەمبەر پرسوڕا و مشاوەرەی پێکردن و ئەوان ڕایان وا بچێتە دەرەوە لە مەدینە، کە چووە دەرەوە لە مەدینە دوای شەڕەکەەوە بوو نەتیجەکەی شکست بوو، موسڵمانان شکستیان خوارد تێشکان. دوای ئەوەش خوای گەورە بە پێغەمبەر فەرمێ قەینا لەو کاتەشە تۆ مشاوەرە و کردشتەکە نایان پێکا هەڵە بوو مشاوەرەکە. هەر دوای ئەوەش وەشاورهم فی الأمر، مشاوەرەیان هەر پێ بکە. پێشا فەرمێ وەستەغفیر لەهم، داوای لێخۆشبوونیان بۆ بکە و وەشاورهم فی الأمر، مشاوەرەشیان پێ بکە. زۆر گرنگە
دوای ئەوەش لە مشاوەرەکە شتێک مشاوەرەی تیاکراوە کاروبارێک سەرکەوتونە بۆ مشاوەرەکە نەوەک پێغەمبەر ئەوەی بۆ دروست بێ صلی الله عليه وسلم مشاوەرە نەکا نە واستغفر لهم داوای لێ خۆشبوونیان بۆ بکە ئەگەر هەڵە و شتێکیان بوو وشاورهم في الأمر مشاورەشیان پێ بکە لە ئاەتی دووەما فەرمێ دەربارەی ئیماندارانە فەرمێ والذین استجابوا لربهم مسلمانان کەسانێکن بەگوێی خواکەن وأقاموا الصلاة نوێژەکانیان بە جوانی ئەنجامەدەن وأمرهم شورى بينهم کاروباریان بە ڕاوێژ و شورایە ومما رزقناهم ينفقون لەو ماڵ و سامانش پێمان داون ئەبەخشن کە عولەماڵێن مەبەست پێی زەکاتە ئەم ئاەتە دوو شتی تایە شتی زۆری تایە بەس من دوو خاڵی باسەکەم یەکێ عولەما فەرمون شورای خستووەتە بینی نوێژ و زەکاتەوە ئەو نوێژ و زەکات دوو فەریضەن شورای خستووەتە بینی ئەو دوو فەریضە أقاموا الصلاة ومما رزقناهم ينفقون شوراك لو بينات أو يك دو أقاموا الصلاة ورزقناهم ينفقون هل كان جملة فعلية بو بكارين أقاموا جملة فعلية ينفقون شر جملة فعلية بلا مو أمر شورى بينهم جملة اسمية لبلاغتها جملة اسمي بو استمرارها يعني هميشه أبي وابي هميشه أبي كاري مسلمان براويش به بلا منوش هم تو هميشه نوش ناكي لشوروش كا بينج نوشكي هميشه مال نابخشي زكاة صالي جارب مال زكاة ده يا چەند جارێک لە ساڵا کابرا خێر و خێراتەکە و ئەبوو هورەیرەش فەرمێ کەسم نەدیوە بەقەدەر پێغەمبەر زۆر مشاوەرە بە ئەسحاب بکە پێغەمبەر لە زۆربەی حادیسەکانە مشاوەرەی کردووە من ناچمە تەفاسیل لەوانەی زۆربەی بۆی کاتەکەمان بەشکە معلومی جەنابتان بێ جا ئەم شوراش ئیسلام چوارچێوە شتێکی بۆ دیاری نەکردووە پێغەمبەر مشاوەرەی بە کۆمەڵی سەحابە کردووە مشاوەرەی بە ئەبوبەکر و عومەر کردووە مشاوەرەی بە سەحابەیەک بە تەنها کردووە مشاوەرەی بە کۆمەڵی خەڵک کردووە نوێنەری ئەنساریەکان لە بەیعی عەقەبا 12 نەقیبیان لێ هەڵە بژێرێ مشاوەرە بەوانەکە معناوی مشاوەرە چوارچێوەیەکی دیاریکراوینێ لە هەر سەردەمێکە لە هەر مەکان و زەمانێکە مشاوەرەکە چۆن ئیجابی بوو چۆن گونجا ئەتوانی بیکەی وانێ بڵێ چوارچێوەیەکی هەرە بێ وابێ هەر قۆناغێ هەر سەردەمێ مشاوەرەکە چۆن مەسلحەت بوو بکرێ ئاوا ئەکرێ وەرەقە بنووسن ڕای خۆیان بنووسن کۆیان کەنەوە لە شوێنەکە دەنگیان پێبەی دەست بەستکەنەوە نازانم نوێنەر بنێرن بە هەم شێوەیە کە بە سەرکەوتوو بوو ئەکرێ خاڵێکی تر بنەمایەکی تر سەمع و تاعەیە بۆ کاربەرز بەدەستان طبعا دەوڵەت کاتێ بە قووەت ئەبێ حاکمەکانی عادل بن ملت و شعبەکەی سەمع و تاعەیە و حاکمە عادلانە بکەن کاروباریشیان بەڕاوێژ و شورابێ ئەم سێ بنەما سیرکە حاکمەکانی عادل بن ملەتەکەش تاعیان بۆ حاکمە عادلەکان هەبێ کاروبارەکانیشیان بەڕاوێژ و پرسوڕا ئەنجام بدەن بزانە چەند دەوڵەتێکی بەقووە دەرەچێ کەمە بەداخەوەی سە لە کوردستان هیچیان نییە نە عەدل هەیە نە سەمع و تاعە هەیە نە ڕاوێژ هەیە ئێمە باسی ئیسلامەکەین بەڵام أبي ربتك شيء لك الواقع كابين أو تقوى جورا فمي يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم أي إيمان داران يوا جورا طاعتي خوابكن جورا طاعتي بيغمركن كار بدسانش كلخوتان ومسلمان جورا بوان بكن أم آتش أويتيا أطيعوك فعلك بو خو بو بيغمري صلى الله عليه وسلم سربخو بكاريناوا شون بجوي خواكي أو بجوي بيغمرشك بلان بو أولي الأمر كان وأطيعوا أولي الأمر هذا فمي أولي بواوي عطفي واتا علماء تفسير فرمون كواتاني أولي الأمر كار بدسان لشتيكا جوار رايالو سمعوا طاعيانا كري كفرماني خواكي غماري لسربي